ئەوانە و مادە پاکەرەوانەی کە بەکارێت ڕۆژانە ئەتوانین پۆلێنیکەین بۆ چەند جۆرێ، ئەوانەی کە لە حاجە شتنا بەکاریە یاخود ئەوانەی لە جل شتنا بەکاریە. هەر کامێک لەمانە بگرین کۆمەڵێ بابەتی تایە کە مادەی کیمیاوین و زەرەر بە پێست و تەندروستی ئەگەێنن. بە شێوەیەکی گشتی دوو بابەتیان تایە، یەکێک لەوانە بۆنە کە ئەم بۆنە دووشتمان بۆ دروست دەکات، یان ئەوە تا ئەبێتە هۆی دروستبوونی هەستیاری لە کەسەکەیە، هەستیارێکە بە شێوەیەکی باو لە پێستا دەرئەکەوێ بە شێوەی سووربوونەوە و خوراندن و شەرت نییە هەر لە دەستەکانە یا لەو شوێنەی کە بەر مادە پاکەرەوەکە کەوتۆ دەرکەوێ لەوانەیە زۆربەی لەش بگرێتەوە. هەندێک جار ئەو شوێنانە زیاتر ئەگرێتەوە کە بەرکەوتنیان هەبوو لەگەڵ ماوەدەکەیە. جۆری دووهەم لە هەستیارەکان بریتە لە هەناسە توندبوون، بە تایبەتی لەو مادە پاکەرەوانەی کە خانمان خۆیان تێکەڵی ئەکەن بەیەکەوانێ بەکاری ئەهێنن، دوو کەڵ دروستەکە، ئەمەژە بێتە هۆی هەستیاری لە بۆری هەوا و هەناسەداندا جیاواز لە پێست. بە شێوەیەکی گشتی ئەو مەوادە پاکەرەوانەی کە حاجەتی پێ ئەشۆین زیاتر کێشە دروستەکە، لەبەرەوەی ڕۆژانە مەجبورین ئێمە 2 بۆ 3 جار بەرکەوتنمان ئەبێ لەگەڵیا و بەداخەوە زۆربەی خانمان بەبێ دەستکێش ئەم کارە ئەکەن، لەبەرەوە زیاتر بەرکەوتنی هەیە لەگەڵ زاهی حاجەشتن، بۆیە کێشەکە لەوە زیاتر سەر ئەگرێ. ئەو کێشەیە کە مەواد یا شامپۆی جل شۆردن دروستی ئەکا، شەرت نییە بەتەنیا بەرکەوتن بێ لە کاتی شتنا. هەندێک جار هەندێک لەو بابەتانی کە بۆ نەرمکردنەوەی جلەکە بەکاری ئەهێنین وا ئەکا لەسەر جلەکە ئەمێنێتەوە. هەندێک کەس کە جلەکە لەبەر ئەکات هەستیاری بۆ دروستە بێ جیاواز لەوەی کە بەری بکەوێ. زۆربەی کاتژ لەو شوێنانە هەستیارێکە دروستە بێ کە کەسەکە ئارەقەکاتەوە، بۆ نمونە قوماشەکە بەر بنباڵی ئەکەوێ، بەر ژێڕانی ئەکەوێت، لە کاتی عارەقکردنەوەکەیە ئەبێتە هۆی دروستبوونی هەستیاری. دوو هۆکاری سەرەکیمان هەیە کەوا لە لەش ئەکات هەستیاری دروست بکە. یەکەمیان بە شێوەی هەستیاری ڕاستەوخۆ کە بریتە لە سووربوونەوە، خوران و دەرکەوتنی لیر لەسەر پێستی کەسەکە، کە ئەمە لەوانەیە بگوازرێتەوە بۆ هەموو لەشی و ببێتە هۆی هەناسەتۆنی. جۆری دووهەمیان پێوترێ ئێگزیمای ڕیتاند، واتە ئێگزیمای سووتانەوە، کە ئەمە خانمەکە لە سەرەتای زۆر هەستی پێ ناکە. لە بەکارهێنانی مەوادە پاکەرەوەکە وا ئەکات سەرەتا پێستی وشکە بێتەوە. دوای چەند جارێک بەکارهێنان یاخود بەردەوام بەکارهێنان لە ڕۆژێکە 2 جار قاپەشوە، 3 جار قاپەشوە، لە ماوەی 3 هەفتە هەستەکە وشک بوونەوەکە ئەگۆڕێ بۆ ئەستوربوونی دەستەکانی و زبربوونی. وردە وردە وا لە دەستەکانیەت سووربوونەوە و قڵیشاوی و خوران دەست پێکە. لێواری نینۆکەکانی بە شێوەیەکی گشتی بابەتی سەلامەتی تیا نامێنێ، خۆی ئێمە بە قەراغی نینۆکە پەردەی سەلامەتیمان هەیە، نامێنێت لەبەرەوە ئاو دزە ئەکات و ئەبێتەوەی دیسان دروستبوونی کەڕوو لەسەر نینۆکەکان. خۆی یەکەم شت ئەبێ کوالیتی ئەو مادەی بەکاری ئەهێنی بڕوات پێی هەبێ، باوەڕ پێکراو بێ. نابێ هەموو مادەیە کە ئێمە لە بازاڕە ئەیبینین و تۆزێ بۆنی خۆشە بەکاری بێنین. زۆر جار ئەو زیاد لە حەد بۆن خۆشیە بێتەوەی هەستیاری. کەواتە یەکەم کوالیتی مادەکە زۆر گرنگە تا بتوانین نەرمکەرەوەی قوماش زۆر بەکار نەهێنین کە سۆفتنەری پێ ئەودرێت لە دوای شامپۆی جل ئەکرێتە ناو غەسالەوە، تا بتوانین ئەمە بەکار نەهێنین باشترە. لە جیاتی ئەمە چەند شتێکی سروشتی بۆ ناو جلەکان لە ناو کەنتۆرا بەکار بێت باشترە. ئێستا ئێمە کوالیتی کۆنتترۆلمان نییە لەسەر ئەم بابەتانە و زۆر مەوادی پاکەرەوەی خراپ ئەبینین لە بازاڕە بەڕاستی کۆنتترۆل ناکرێت. ئەبێ کەسەکە خۆی شارەزا بێ، بزانێ ئەم کۆمپانیایی کە ئەم مادەی بەرهەمێناوە کۆمپانیایەکی باوەڕ پێکراوە، ئەو کاتە ئەتوانێت ئەگەینا بەداخەوەمە کۆنتترۆل ناکرێت. بە شێوەیەکی گشتی ئەو خانمانی کە ڕۆژانە ئیشی ماڵ ئەکەن بەبێ بەکارهێنانی دەستکێش بۆتە هۆی دروستبوونی ئێگزیمایەکی بەردەوامی درێژخایەن، یعنی کەسەکە بە بەردەوامی دەست و پلی وشکە و سوور ئەبێتەوە، خوران دروستەکە و نینۆکەکانی کە ڕووی هەیە. کەواتە زۆر بەکارهێنانی و بەکار نەهێنانی دەستکێش ئەبێتەوەی دروستبوونی هەستیاری لە دەستی کەسەکە. و نەخۆشیەکانی پێست لەبەرەوەی ئێمە پێست چینی یەکەمی بەرگری لەشە، ڕووکاری دەرەوەیە، بەرکەوتنی لەگەڵ زۆربەی مەوادەکانە هەیە. یەکەم بەرگری لەشمان کە بەر ئەکەوێ بە مەوادەکە و ئەبێتەوەی نەخۆشی پێستە.
لەبەرەوە پێست زۆرترین نەخۆشی تیا دەرەکەوێت بە بەکارهێنانی ئەو ماوەدانە. ئەو کەسانی هەستیاریان هەیە بە مادەی لاستیک لە ناو دەستکێشە، ئەمەش هۆکارەکەی مادە لاستیکەکەیە، نەک بڵێ هەموو دەستکێشە دروستێکە. لەبەرەوە ئێمە دەستکێشی ناوپەڕۆمان هەیە بۆ ئەو کەسانە، دیوی دەرەوەی پارێزەرە، دیوی ناوەوەی پەڕۆیە، بەرکەوتنی لاستیک لەگەڵ پێستەکە ڕوونایە، ئەتوانێت ئەوە بەکاربێنێ. بە شێوەیەکی گشتی هەموو هەستیارەکان دروستەکە، هەستیاری هەناسەدان دروستەکە، هەستیاری لە چاوا دروستەکە و زەرێکی زۆر بە کوالیتی پێست و یعنی ئەمە جیاواز لە نەخۆشیەکانی پێست، کوالیتی پێستی کەسەکە شتێکەچێ، سووربوونەوەی بەردەوامی بۆکە، لەوانەیە کەسەکە تووشی حساسێتی چاو ببێ و بەردەوام دەوروبەری چاوی ڕەش بێت، لەوانەیە تووشی پژمین و کۆکەی بکات. ئەمانە هەمووی دەرئەکەوێ جگە لە زیانە درێژخایەنەکان کە بەڕاستی هەندێک ماوەدی پاکەرەوەمانەیە ئەبێتە هۆی گۆڕانی DNA لە لەشی کەسەکەیە و دروستبوونی نەخۆشی شێرپەنجە. بەداخەوە ئەو کەسانی کێنە لای ئێمە تووشی نەخۆشیەکە بوون ئەنجایەنە ئێرە و ئێمە بەردەوام ڕێنمایی ئین لەوەی کە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. خۆپاراستن بە دەرەجەی یەکەم لە دەستکردنی دەستکێش بەرنەکەوتنە لەگەڵ ئاو زاهی و هەموو بابەتەکانی پاکەرەوە و هەندێک جار جیاواز لە بەکارهێنانی زاهی بابەتی فاستێتە سەری کە فاست بەڕاستی مادەیەکی کوشندەیە. هەرچی شتێک تۆ بە فاست بیشۆی ئەمێنێتەوە لەسەر بابەتەکە، یعنی تۆ دەستێ بەر فاستەکەوێ لەسەر دەستت فاستەکە بەجێمێنێ. خواردن لێ ئەنەی بۆ مناڵەکانت ڕێژەیەک لەم فاستا چێتە خواردنەوە کە دیسان زەرەرە بۆ لەشی هەمویان. چجای ئەوەی تۆ بێ ماوەدی پاکەرەوەکان تێکەڵ بکەیت و دووکەڵ دروست بکەیت بە دڵنیاییەوە بێتە هەستیاری بۆ پێست، بۆ چاو، بۆ هەناسە. شتنی پیاڵە و قاپ و سپیکردنەوەی پیاڵە و قاپ بە فاست یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەوەی هێواش ڕێژەیەک لەم مەوادە کیمیاویە کوشندانە بچێتە لەشەوە کە بە تێپەڕبوونی کات هۆکارە بۆ توشبوون بە شێرپەنجە. یەکەم شت بۆ پاراستنی پێستەکە زۆر گرنگە خانمان هۆشیاری ئەوەیان هەبێ کە دەستەکان بە شێوەیەکی گشتی پێستە و ئەم پێستەکە وشک بۆەوە وردە ئەستور ئەبێ، جیاواز لەوەی ناشرین ئەبێتە هۆکار بە توشبوونی ئەگزیمای دەست کە ئەبێتە ئاوسان و خوران و خوێن لێ هاتن بەڕاستی حاڵەتێکی ناخۆشە. یەکەم چارەسەری ئەمە خۆپاراستنە. ڕاستە لەوانەیە من چارەسەرت بۆ دابنێم باش ببی، بەس ئەگەر خۆپارێزی نەکەی دەستکێش لە دەست نەکەی بە هەمان شێوە دووبارە ئەبێتەوە. کەواتە یەکەم خۆپاراستن بە بەکارهێنانی دەستکێش. ئەگەر هەستیاریت هەیە بە دەستکێشی ناوپەڕۆ بەکارێنی. دووهەم بەردەوام شێدارکردنەوەی پێستەکە زۆر گرنگە. کرێممان هەیە بۆ شێدارکردنەوە. سێهەم کە گەشتە ئەوەی حاڵەتی نەخۆشی دروست بکە، سەردانی پزیشکەکەی لەوانەیە کۆرسێک عیلاجێکی کورتت بۆ دابنێ چاک ببی و دوای بە خۆپارێزیەکە بەردەوامە بی. و بەکارهێنانی فاست بە دەرەجە یەکەم بۆ قاپ و قاچاق و ئەوانە بەڕاستی غەڵەتە نابێ بەکاربێت. کۆمەڵێ مادەی تر هەیە لە بازاڕە ئەتوانی ئەوانە بکڕی کە جیاوازن لە فاست، یاخود بە شتە سروشتیەکان بەکارهێنانی سۆدەیە، سرکەی ئاساییە، ئەمانە جێگرەوەن بۆ مەوادی فاست.